ئێستا ئێمە بەرەو ناوچەی سێگۆشەی سنووری دەچین کە باکوور و باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان بە یەک دەبەستێتەوە. باشتر بڵێم ئێمە ڕێک بەرەو ئەو ناوچەیە دەچین کە ئاڵۆزینە نێوان چەکدارانی پەکەکە و سوپای تورکیا هەیە. ئەم ڕێگایە ئێمە تقریبان زیاتر لە نیو کاتژمێرە لە سیدەکانەوە دەرچوین بەرەو گوندەکانی ناوچە سنووریەکان دەڕۆین. مەترسی ئەو ڕێگایە چییە؟ لەم ڕێگایەدا مەترسی ئەوە هەیە لە هەر کاتێکدا چەکدارانی پەکەکە بێنە سەر ڕێگامان پرسیارمان لێ بکەن. لە هەمان کاتیشدا مەترسی ئەوەش هەیە کە فڕۆکە بێ فڕۆکەوانەکانی سوپای تورکیا کە بە بەردەوام چاودێری ئەو ناوچەیە دەکات کە لەم چیانەی ئێستا کە دەیبینن پەکەکە لەوێ زۆر چالاکی ئەنجام دەدات. هەوڵ دەدەین بزان کێشە و گرفتەکان چیە، ئاڵۆزەکان گەیشتوتە چ ڕادەیە، خەڵکی ناوچەکە دانیشتوانی گوندەکان چی دەڵێن و کێشە و گرفتەکانی ئەوان. لەم شوێنەی کە ئێستا ئەم گەنجانە لی وەستاون لەم چاڵەی کە ئێستا دەیبینن، ئەم چاڵی کە ئێستا دەیبینن ئەو شوێنەیە کە فڕۆکەی سەربازی تورکیا موشکێکی ئارەستەی ئەو ناوچەیە کرد. ئەم چاڵە ئەوە نییە خەڵکێک بەدەستی ئەم چاڵی لێدا بێت بۆ ئەوەی ئاو دەربێنێت یان بۆ هەر مەبەستێکی بێت. ئەمە لە ڕێگای موشکی فڕۆکەی سەربازی تورکیا بووە کە وەکو دەیبینن پارچەکانی ئەم موشەکە ئێستاش ماوەتەوە. ئەمە بەشێکە لەو پارچانەی کە موشەکەکە لە دوای خۆیدا جێی هێشتووە. ئەمەش بەشێکی دیکەی پارچەی ئەو موشەکەیە کە تاوەکو ئێستا ماوەتەوە. ڕووداوەکە چۆن بووە؟ ڕووداوەکە و گەنجانە بۆمان باز دەکەن، بەڵام بەڕێزان سیرکەن. تقریبا 50 متر یاخود 100 متر گوندی ئەو گەنجانە مێرگەڕەش، گوندی مێرگەڕەش 50 متر لەم شوێنە دوورە. واتە ئەو موشەکەی کە ئارەستەی ئەو گەنجانە کراوە کە پێشتر لێرە بوونە 50 متر لە گوندەکەی خۆیان دەرچوونە. بابزانین چیرۆکی ئەو ڕووداوە چۆن بووە و چەند کەس بوونە و چیان بەسەر هاتیە و چیان کردوە. سڵاوتان لێبێت. ئەو کاتێک کە ڕووداوەکە ڕوویدا تۆ لەگەڵیان بووی؟ بەڵێ یەکەم کە ئەمە سێ کەس بووین لێرە، ئەمە دوو نەفەر لە ناو سیارەی بووین. سیارەکەتان لەکوێ بوو؟ سیارەکە ئەلێرە ئامانجی سیارەکە و ئێوە بوو؟ بەڵێ موشک ئەمە دوو لە ناو سیارەیدا بووین. یەکسەر موشکەکەی لە سیارەیدا سیارەکە یەکسەر وەرگەڕا تێرەخوا ئەمە هاتی نەخوارە سیارەکە وەرگەڕ. چەکتان پێ بووێەوە؟ ناوەڵ هیچ چەکن پێ نەبوو. هیچتان پێ ناوەڵ ینی بەس لە ئاگر کوژینەوەی چ بووین، بەس لە ئاگرەکەی کۆنتترۆلکەین و ئەوش ڕاست نازان کەستان بریندار بوون؟ سێ کەس بریندارسێکتان بریندار. براکەم قاچی لە دەستدا و ئەمەش بەخۆ دەم و چاوم گوێەکانشم تەواو نینە ئێستاش دەگەی ئێستا گوێەکانم پەردەی گوێەکانم تەواو ئازاری پێگەیشتووە. باشە من ئێستا جێم لە دەنگی فڕۆکە دەبێت. فڕۆکەکە بەردەوامە، فڕۆکە بێ فڕۆکەوانێکە بەردەوامە. ینی دوێنێکەش ئێرە هەموو تۆ باران کردەوە جارشی دی بەدە بابەی لێدا ئەو شوێنانە ئەو سەرەوەی هەموو سۆتە ئەو چیە دیسان جارشی پێم بڵێ ئێوە چۆن دەژی؟ ینی ئەوە گوندی ئێوەی 50 متر موشک سیارەتان سوتا کەسێکتان سێ کەستان بریندار و یەک قاچی لە دەستدا. ئێستا مەترسی هەیە لەسەر ئێمە موشک؟ زۆریش مەترسێکە هەیە زۆرە، مەترسێکە زۆرە. ئەرێ وەڵی ئێستامە ناتوانین هیچ بچینە ئەو مەڕماراتی شخڕکەینەوە لەو چیانە بەخۆنێتەوە ناچین ژیانەکە نەمایە بەتەماینە چۆلکەین و بڕۆین گوندەکەی چۆلکەین. تۆ جێویستی دەنگی موشەکەکە بووی برایەکەت بینی لەم شوێنە بوو؟ کاتی من دەخەوێ دەگە دەنجی موشەکەکەی لە خەو هەڵستام هاتم لێرە ئەنی دەنجی برام و ئەوان داهاتن گوتم لاانەی هەر هەمویان بریندار بوون یان هەرمویان مردە بن. ئەمەش هاتم
دیتم براکەم لەوێ قاچی لێ دەستدا بوو. باشە تۆ چیت بینی تۆ چیت کرد من ئەوەل جارێک کە هاتم دووەم کەسم لە دوای ئامۆزەکەم هاتم کە گوێبیستیەوە بووم فڕۆکە جەنجەکانی تورکیا براکەم و ئامۆزاکانمی تۆپباران کرد منیش هەستام بە سەیارەی خۆم هاتمێرە بۆ ئەوەی ئەوان ڕزگار بکەم هەرچەندە دەشم زانی مەترسیەکی یەکجار زۆر لەم ناوچەیە هەیە. باشە پەکەکەی لێ ئەو ناوچەیە نەخێر هیچ پەکەی لێ نییە پێشترش لێ نەبووە پێشتر لێ نەبوو. ئەی چۆن ئێستا بە بەردەوام چاودێری ئەو ناوچە بە بەردەوام ئەم ناوچەیە چاودێری لەسرە. شەڕی نێوان پەکەکە و سوپای تورکیا لە سنوورەکانی هەرێمی کوردستان تاوەکو ئێستا دەیان خەڵکی سڤیلی کردۆتە قوربانی خەڵکێک شەید بووە خەڵکێک دەستێکی لەدەستداوە قاچێکی لەدەستداوە درێژبوونەوەی ئەو شەڕە بێگومان ینی بەردەوام وا دەکات خەڵکی سڤیل ببن بە قوربانی. ئێمە لە یەکێک لە گوندەکانی ناوچەی سنوورین لە دەڤەری سیدەکان کە لە دەڤەری شەمزینانی باکووری کوردستانەوە نزیکە لەولاوەش ڕۆژهەڵاتی کوردستان لە ئێمەوە نزیکە. ئەم خێزانەی کە ئێستا دەیبینن لە یەکێک لە گوندەکانن کە سابەتی خۆیان دەکەن مەڕ و ماڵداری خۆیان دەکەن کاک خۆشەوی لە ڕۆژی دووەمی ئەم جەژنەدا جەژنی ڕابردوودا کە پێشمەرگەیە هاتبوو جەژنانە لەگەڵ دایکی بکات لەگەڵ خێزانەکەی بکات لەگەڵ ماڵەوەی بکات بەڵام ئیتر ئەو شەڕە و بەردەوامی ئەو شەڕە وای کرد ڕووداوێک دروست بێت کاکە خۆشەوی قاچێکی لەدەست بدات بابزانین ئەم ڕووداوە بە چ شێوەیەک وە کاکە خۆشەوی سڵاوت دەبێ و سەلامەتیە. سەلام بەخێر بێ سەر چاوە بەخێراتنی کەناڵت کەتان دەکەم بەخێر بێن سەر چاوە. زۆر سوپاس. پێم بڵێ تۆ دووەمی جەژن گەڕایتەوە ماڵەوە بۆ پیرۆزبای ڕووداوەکە چی بوو؟ چۆن دووەم ڕۆژ بوو گەڕام و هاتم و مارێ لە مارێش دووەم ڕۆژەکە گەڕام و مارێ سبەینێ زوو هەستام گوتیان لە ئاگرەکە بە گوندی وەیە. باش تۆ بۆ جەژنان نەهات بوویتەوە لۆ جێژنانە هات جەژنانە لە ماڵەوەی خۆت بکەم و بچمەوە دەوامی خۆم جماعەتی مقڕێیان پێدام گوتیان بڕەوە جێژنانەی مارێ بکە وەرەوە. باشە هاتیەوە گوتیان ئاگرێک کەوتۆتەوە لەو دەوروبەرە بەرێ پسمامەکانم گوتیان ئاگرێک کەتیتەوە برایەکانم گوتیان بابچینە و ئاگرە بکوژینی. چی بۆ ئاگرە لە خۆیەوە دروست بوو؟ نا لە خۆیەوە دروست نەبوو بەهۆی ئەو تۆپبارانی تورکیاوە دروست بوو. تۆپبارانی تورکیا بوو ئاگری لێ دروست کرد بوو. بەڵێ باش ئێوە چۆن فریای زەویزاری خۆتان بکەون ئاگرەکە دامشێن؟ بەڵێ بەڵێ ئەوجا چوین ئاگرەکەن کوژاندەوە خەریک و داتی نۆمارەی ئەو تیارەی تورکیا لە مەیدا فڕۆکە بێ فڕۆکەوانەکە نا هەر فڕۆکەی فڕۆکەی دیکە فڕۆکە خاڵنی بەردەوام لێرە فڕۆکە دەجوولێتەوە فڕۆکەی بێ فڕۆکەوان دەجوولێتەوە فڕۆکەی دیکەش فڕۆکەی سەربازی سەربازیەکە ئەو لە مەیدا بەرێ فڕۆکەی سەربازی چۆنتان زانی فڕۆکەی سەربازیە؟ وەڵی یەکەم جا دەنجی نەدات بەس دەنجی سارۆکەکە هات پشتی هینجی دەنجی تیارەکە هات بە ساڕۆغ لێوەی بە سارۆغ لە مەیدا بەرێ. چەند کەس بوون؟ وەڵامە تقریبا سێ کەس چار کەس بوون ئاگرەکەن کوژاندەوە هەموو پسمام و برا بووی. ئاگرەکە زۆر بوو؟ بەرێ باشە پێت وایە هۆکار چێ فڕۆکەیەک دێ لە ئێوە دەداتن ینی بەخوای چی بووە؟ هۆکارەکە ئەوەیە پەکەکەیە هۆکارەکە گوتیان پەکەکە ینی پەکەکە گومانی ئەوەیان کردو کە پەکەکە لەون ئێوە پەکەکە بن بە تاکی دەبی ئەوەیان گوت بێگەنا هیچ نە هیچ پەچی لێ بووە ئەو جێی ئێستا تو بەخۆش دەبینی جێەکەی دەبینی کچکو جەیەکە جێەوەی نە بەخوای نە پەکەکەی لێ بووە نە هیچ کەسیتکەی لێ بووە لەمە زیاتر. باشە پەکەکە بەڕاست لەو ناوچانە هەن بەخوای جا ئەو پەکەکە شەوانە بینی دێ تێپەڕی و ئەولا ئەگەڕێ گەنا بە ئەوەی بەڕسمی لێرە نییە. باشە ئێستا تۆ
بەشێکی ئەندامی جەستەکەت لەدەستدا بەری چێ بەرپرسە لەوەی کە تۆ ئیتر بۆ لە مەودووە ژیانێک بکەی بە لە دەستدانی وەڵی هەردووچیان پەکەکە و تورکی هەردووکە ئارەوە ئەمە کاریگەری لەسەر ژیانی تەواوی گوندەکە دروست کردووە بەڵێ ئەمە فکرمان لێ کردەوە چۆڵکەین چۆڵ کرد بەری یان بەنیازنە و گوندە چۆڵ کرد ئارەوە چەند منداڵت هەیە؟ چار 4 منداڵت هەیە. کەوایە ینی داهاتوو باش نابینی بەو شێوە نەما داهات و ئەوە من باش زۆر سوپاس دای حاجی چۆنی تۆ دایکی کاکە خۆشەوی ژیانتان چۆنە دایە حاجی والله خوش ناخۆشە ئێستا ئیشی مەڕوو ماڵات دەکەن دەتوانن بیکەن والله مسكين ناوێرن ايوه چێ بە بەرپرس دەزانی لەو ڕووداوە دایە حاجی تبقى انسان تبقى دەستەڵاتتان نییە نعم باشە ئەی چی دەکەن هەروە دەژین نێرە ژیان بەردەوام دەوێت بەم شێوەیە لا تبقيني والله نزعين جوابسي ئێستا کوڕەکەت قاچێکی لەدەست داوە ايوه تاوەکو ئێستا جێبیست بوومە کەس یارمەتی نەداون نعم هەتا ئێستا کەسێک لە دەرگای نەداون کەسێک نەیگوتووە فەرمونون ئەوە نەخۆشخانە هاوکاریتان بکەین کەس لە دەرگای نەداون بۆ هاوکاری نعم تۆ داوای چی دەکەیت چ پەیامێکت هەیە چ بە پەکەکە دەڵێ چ بە سوپای تورکیا دەڵێ چ بە حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێ والله وەکو دایکێک ما أولها ومشينا لها دينا ما تبيني بەنیازم گوندەکەتان چۆڵکەن ما تبقيني ما قنا حبيني وظهر ئەی چێوە دەچن چێوە والله تزيني نبتي بعد يجين بدني ئەمە دیمەنی پشتەوەی ئەو شەڕەیە کە ماوەی چەندین ساڵە لە نێوان پارتی کرێکارانی کوردستان پەکەکە و سوپای تورکیا بەردەوامە شەڕەکە لەسەر خاچی باشووری کوردستانە لەسەر حیسابی و گیانی خەڵکی گوندنشینانی ئەو ناوچانن دیوە شاراوەکەی ئەو شەڕە فرمێسکی چاوی کاکە خۆشەوی و فرمێسکی چاوی کوڕەکەی کاکە خۆشەوی و فرمێسکی چاوی دایکی خۆشەوی دەخاتە ڕوو لەوەی کە ئەم شەڕە نەگریسا کە زۆرینەی دانیشتوانی ئەو گوندانە نەکردی و نەخواردی ڕوبەڕووی کۆمەڵی قوربانی بوونەتەوە بە هیچ شێوەیەک ناخوازن شەڕەکە لە نێو ماڵ و خاچی ئەواندا بێت چارەسەر چۆنە هەمووان دەڵێن پێویستە پەکەکە سەنگەرەکانی خۆی لە باشووری کوردستانەوە لە نێو ماڵەکان و گوندنشینانی ئەو ناوچانە بگوازێتەوە و بچێتە باکووری کوردستان و بەرامبەر بە سەربازگەکانی تورکیا شەڕی خۆی بکات. ناوی ئەو گوندەی چییە؟ سەر چەند کەس لەو گوندە دەژین؟ تقریبا نزیکەی 9 نەفەرەکەت 9 نەفەر حدودی 9 نەفەر بڵێ باشە ژیانتان چۆنە لۆختان چۆنە؟ ژیانمان زیاتر یعنی بێم مەڕ و ماڵات و یعنی بێم ئاژەڵداریە هەرێکی چەند یعنی بێم چێرەک و یان بێم چەند سەرە بزنەک و یعنی بێم ئەو شتانە باشە شەڕی پەکەکە و سوپای تورکیا زەرەری بۆ ئێوە هەو بووە؟ زۆرش ینی زەرریە هەیە زۆر بڵێ خەڵکێک بێزار بووە خەریکە گوندەکان چۆڵ دەبن وڵە مەسلە بێزاری ئەوە ینی بێموکو پارتی کرێکارانی پەکەکە ئەنی حزب حکوومەتی تورکیا هاتە شەڕ و بیرخوان پرۆشتیتە کوردستان ئامانی و مشکلان نومە دروست کردی ناچن لەو ئاش و ئاشەرانی شەڕونی خێب بن وڵاتی خۆهێنا لە وڵاتیمان مشکلەوەیە ینی بە بەلاش و حەلاش دەیانەوێت وڵە بە بەلاش و حەلاشمە لەو چیانەوە دەستەکەی بەس
زەرمەند دەبن ئێوەش زەرەر ئێرە شوم لەدە و گوندنیشیان زەرمەند خەڵک زەرەرمەند بۆ لێرە ئادی کو زەرمەند نەبوو یارێ وڵا خەڵکیش بریندار بوو بریندار بووەتی شەید بووە شەیدیش بوو وڵا تقریبا لە منتیقە لەو منتیقی شەهید نەبووە بەس برینداریە بوو تۆ وەکو کەسایەتێکی ئەو گوندە چ پەیامێکت هەیە چیان پێ دەڵێ وڵا پەیامی سەد پەیام شەبی پەیام ناکەتە هیچ جێکیانی چ ناکرێت دەنی پەیامەکەم ئەوەیە ئەنی داوا لە پارتە کرێکارانی کوردستانەکەم بۆ لە حکوومەتی تورکیەشەکەم ئەنی لە کوورەمە و ملەتەوە بن و بچن لە جێگای خۆ لەوێ شەڕی خۆ لە جاخگای خوانین بچن وڵاتی خۆ لە وڵاتی خۆ بکەن چی ئەو ملەتی زەرمان نەکەن باشە بەس پەکەکە دەڵێ من هاتووم بەرگری لە کوردەکان بکەم پێتان وایە وەنا بەرگری ڕێ بەرگری دەستی دکرد مالەو شاخی بەرگری پەکوشتە دەنمەوە شاخی چی لێ جێ حیوانی چی ئێوە پێویستیتان بە پەکەکە هەیە لێرە بەرگری بکە ناوەڵە پێویستیمان پێ پێویستیتان پێ بەپێی ئاماری ئیدارەی سیدەکان تەنیا لە دەڤەری سیدەکاندا بەهۆیەوە ئاڵۆزەی کە لەو ناوچەیەدا هەیە زیاتر لە 115 گوند لەو ناوچەیەدا تاوەکو ئێستا نەیانتوانیوە گوندەکانی خۆیان ئاوەدان بکەنەوە و کەسابەتی خۆیان لە ڕووی جوتیاری و بەخێوکردنی مەر و ماڵاتەوە بکەن. دانیشتوانی ئەو گوندانە چاوەڕێی ئەوە دەکەن کە بە شێوەیەک لە شێوەکان ئاشتی لە نێوان پەکەکە و سوپای تورکیا دروست بێت، جارێکی دیکە پرۆسەی چارەسەری لەو وڵاتە دروست بێت و پەکەکە لەم ناوچەیە نەمینێ و کێشە و گرفتیان بۆ دروست نەکە بۆ ئەوی بتوانن جارێکی دیکە بگەڕێنەوە سەر گوندی زێدی باب و باپیرانیان. بەدەر لە زیانی ژیانی کە خەڵکێکی زۆر بوونەتە قوربانیەوە زیانی ماڵیش بووە ئەمە نمونەیەکێک لە ئۆتۆمبیلانەیە کە بۆتە ینی بەهۆی شەڕی نێوان پەکەکە و سوپای تورکیا ئەم ئۆتۆمبیلە لە ڕێگەی موشکێکی فڕۆکەی سوپای تورکیاوە وەکو دەیبینن بەم شێوەیە زەرەری بەرکەوتووە. خاوەنەکەشی پێشتر بریندار بووە. سڵاوت دەبێت ئەمڕوو داوە چۆن بوو بە چ شێوەیە؟ وەڵا بە چۆین ئاگەکەی بکوژینەوە هاتین لە گەڕانەوە دیارە لێدانی ئۆتۆمبیلەکە وەستا بوو؟ نانە وەستامەداتی نەخوارێ بەڵەو مادات ئۆتۆمبیلەکە لە شوێن خۆی وەستا بوو؟ نانە وەستامەداتین بەڵەو مارداتینەوە بە ئۆتۆمبیل بە ئۆتۆمبیل بەرەو مادات یانی تۆ لەناو ئۆتۆمبیلەکە بوو؟ ئەو کاتێک کە موشەکەکە لێدا تۆ لەناو ئۆتۆمبیلەکەی بوو تۆ لەناو ئۆتۆمبیل بەڵێ ناو ئۆتۆمبیل بڵێ بریندار بووی؟ بەڵێ بریندارم ێستا دەستم گوێتانشم تەواو چەند کەس تێدا بوو؟ وەڵامە دوو نەفەر بوون زوو ئامۆزایەکە. باشە ڕووداوەکە چی بوو ینی چۆن بوو؟ وەڵا حیوان نازانم بەس هەر ئەوەندە دەزانم هەر ئەوەندە دەزانم موشەکەکەی لێدان و خەلاص. چوو بوونە شوێنێکی مەترسیدار هەموو جار دەڵێن ئەم ناوچەیە هێڵی سوورە نابێت هیچ ئەوە نەبوو هەر لە گوندی خۆ لە گوندی خۆن بوون هەموو 50 متری جێەوە لێدا 50 متری لە گوندی دۆرە. چۆن دەرکەوتن ناو ئەم ئۆتۆمبیل؟ وەڵا بەخۆش نازانی خەڵکێک ئێوە ئازاد ناوەڵا بەخۆ هاتیینە دەری نازان بەخۆش نازان کواتینە دەری نەناو ئۆتۆمبیل لە ناو ئەم ئۆتۆمبیل موشەکێکی بەرکەوتووە بەڵێ ئێوە تەنیا بریندار بەڵێ لە تەنیا بریندار ئەوەی دەرەوەی سیارەکە زیاتر بریندار ئێستا تۆ زەرەرت بەرکەوتووە بەڵێ چێ بەرپرسە لەو زەرەرە؟ وەڵاهی دوبی حکوومەتی تورکیا بەرگا حکوومەت تورکیا بەس ئەو بەرپرسە؟ بەڵێ بەس حکوومەت تورکیا دەڵێ من شەڕی من لەگەڵ پەکەکەیە زەما هیچ ماهو کارەکەی ئەوە نەخمە هیچ ئەوە نییە جێ لە شوێنی پەکەیە نەشوینی ئەوەی ما ناگوندی خۆی ناگەکەی بکوژینین مەجبورین مەجبورن. باشە ژیانتان چۆنە لەگەڵ دۆخە شەڕ و وەڵای ژیانی هەتا بڵێ نەخۆشە ناخۆ ئارێ وەڵا ڕۆژۆ ڕۆژێ نەخۆشترێت چ دەڵێیتە تورکیا چ دەڵێیتە پەکەکە؟ وەڵای هەردوایە کوردستان باشووری کوردستان حکوومەتی هەیە ئاڵای هەیە پۆلیسی هەیە پێشمەرگەی هەیە شەڕ بێتە ناو گوندی ئێوە شەڕ بنە وڵاتی خۆیان شار بکەن نەک لە وڵاتی مەشار بکەن بێزار بوون بێزار بووین ئاخیر بێزار بووین ێساوە گوندەکان هەموو چۆلەکەین چۆل نەک ئێمە هایلایدیکەی دەوروبەریش هەمووی چۆلەکەی چۆل دەکرێت بەڵێ خەڵک ڕۆیشتووە خەریکە دەڕۆوارێ وڵا دەڕۆ چێ قەرە بووە و زیانم دەکاتەوە؟ وەڵای مای دیانە هیچ قەرەباکیستەوە دیانە ڕۆی ڕۆی بەڵێ
بە درێژایی سنووری نێوان هەرێمی کوردستان و تورکیا خەڵکێکی سڤیل دەبێتە قوربانی شەڕی نێوان پەکەکە و سوپای تورکیا. چێ بەرپرسە لە ینی بوونی ئەو هەموو ژمارە زۆرەی قوربانی خەڵکی سڤیل؟ بە دەرەجە یەک پێم وایە دەوڵەتی تورکیا و گروپی پەکەکە لەوە بەرپرسیارن کە شەڕێکی فاشیل یان حرەکەتێکی فاشیلی خۆیان هێناوەتەوە بە وڵاتێکی تریان کردووەتە مەیدانی تەصفیە حسابی خۆیان. ئەوە ئەم بەرپرسیارەتی دەوڵەتی عێراقیشە و بەرپرسیارەتی کۆمەلگای نێودەوڵەتیشە کە لێ نەگەڕێن ئەم بەڵایە تووشی خەڵکی ئێرە بێ. ئیزافەی ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا لە ئەوەی ئامادەکردنی بەرنمەیەکدایە بۆ ئەوەی داوا بکە لە هەردوولا کە ئەم شەڕا ببەنە ناو خاکی خۆیان و لەوێ تەصفیە حساباتی خۆیان بکەن. ئەمە لە گەلی کوردستان لە باشووری کوردستان داوا دەکا لە هەردوولا کە احترامی ژیانی ئێمە مراعاتی ژیانی ئێمە بکرێتن و ئەم شەڕە نە ئێمە تێداینە نەبوو ئێمەیە و نە داوای دەکەین کە ئێرە بێتن. ئەمەڕی ئێمە باشە بەپێی دەستور بەپێی سیادەی ینی عێراق بەپێی سیادەی هەرێمی کوردستان پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان پارێزگاری لە سنووری خۆی بکە و ڕێگاش نەدات بە هیچ هێزێک لە خاکەکەیەوە هێرش بکاتە سەر وڵاتێکی دراوسێ. تاکەی هەرێمی کوردستان وەکو تەماشاکار سەیری ئەو شەڕە دەکا لە کاتێکدا وەک دەبینین بەشێکی زۆر لە هاوڵاتیان هەم لە ڕووی ماڵی هەم لە ڕووی گیانی بوونەتە قوربان. بەڵێ من پێم وایە ینی ڕێککەوتنێکی ناڕاگەیەنراوی هەرسێ وڵاتەکە هەیە بە عێراق بە تورکیا بە ئێران کە ئەم سنوورە وەکو قۆنتراتێک پەکەکە قۆنتراتچێک بوو ئەم سنوورەی ئەوها کۆنتترۆل کردووە لە هەموو سەرتەسەری و حدودا. ئەمما حکوومەتی هەرێمی کوردستان ئیمکاناتێکی زۆر کەمی هەبووە و مەشغوڵی شەڕی داعش و حەشت و ئەوانە بووە. من پەکەکە سوء ئیستیفادەی لەو سنوورانە کردووە جارێکی دیکە تەقلقڵی کردووە بۆ ناو ژیانی خەڵک ژیانی لە خەڵکی دەڤەرەکە تێکداوە و گوندەکانی ئەم سنوورە تا دەگەیە سنووری دەوڵەتی سووریا هەموو هەرچی گوندی سەر سنوورە تێکچوە بە سەدان گوند لە باشترین زەویەکانی کشت و کاڵ باشترین شوێنەکانی گەشت و گوزار ئەمنیەتی خەڵک هەمووی بەداخەوە پەکەکە بووەتە سەبەب کە ژیانی خەڵک تێک بچێت. ئەمە مەسئولەتی حکوومەتی عێراقیشە کە هێزێکی گەورەی هەیە و پارەیەکی زەبەلاح لە حکوومەتی عێراق بە فیڕۆ دەدرێت بە ناوی هێزی پۆلیسی سنوور IBP. بەڵام کەچی دەبینین کەمترین ئیمکاناتی داوەتە دەستی ئەو هێزەیە کە لە سنووری کوردستان هەیە و کەم هێزی پێشمەرگە کە هێزێکە بە پێی دەستوری عێراق دەبووە ینی دەوڵەتی عێراق چەکداری بکە پارەداری بکە موچەی بداتێ پەروەردەی بکە هەتا ئێستا یەک فلس مەسئولیەتیشی بە ئەستۆ نەگرتووە بۆ هێزی پێشمەرگە لە کاتێکدا کە هێزێکی میلیشایی وەکو حەجی شەعبیان لە یەک شەو ڕۆژێکدا دامەزران بردێنە پەرلەمان قانونیشان بۆ دانا پارەشیان بۆ خەرج کرد و چەکداریشان کرد و لەگەژ ئێمەشانی بەردا. باشە داهاتوو چۆن دەبینن ینی چارەسەری ئەم دۆخە کە تۆ باز لە کۆمەڵی وڵات دەکەی کە دەستیان هەبێت لە تێکدانی دۆخەکە؟ بێگومان ئەو چوار وڵاتەی کە نەخۆشی مزمنی کێشەی کورد و کوردستانیان هەیە دەستیان لەوەدا هەیە و پەکەکە ئێستا بووەتە چەکێکی مەترسیدار بەدەستی ئەوانە کە ئەسا لە بناغەڕە بەشێک لە پەکەکە لە دەستی میت و ئیت و ئەرگەنەکۆنی تورکیدایە و بەشێکیشی کەوتوتە دەستی ئەو گروپە عەلەویەی نای پەکەکە کەوتوتە دەستی قەرارگای ڕەمەزان و حەمزەی سەید و شوهەدا و ئیتلاعاتی ئێران بە کەیفی خۆیان بەکاریان دێنن بۆ تێکدانی ئەمنیەتی ئەم وڵاتە و بەشێکی فەقیریش وا دەزان ئەگەر گوندێکی سیدەکانیان ئاگرتێ بەردا فەقیرێکیان گرت ئەوە کوردایەتیە دەکەن ئەو گەریلا فەقیرانەی کە کەوتونەتە دەستی پەکەکە بە بەو ناوەدا هەڵیان دەخەڵەتێنن. بۆیش پێم وایە ئەوەی کە پەکەکە دەکا نەک پێم وایە دڵنیام ئەمە زەرەری کورد و کوردستانی تێدا خۆشیان دەڵێن ئێمە هێزێکی کوردی نین ناسیۆنالیزم شەرمە ئێمە دەوڵەتی نەتەوەیمان ناوێ ئێمە هاتوین ئەو چوار وڵاتە بپارێزین باشە چوار وڵاتە چۆن دەپارێزن بە پەلاماردانی من چوار وڵاتی خود دەپارێزین. دانیشتوانی ئەو گوندانە بەردەوام دەستیان لەسەر دڵیانە و دەڵێن مەترسێکی زۆر لەسەر ژیانمان هەیە نازانین چ کاتێک دەبینە قوربانی شەڕی نێوان پەکەکە و سوپایی تورکیا. ئەوان دەڵێن هەرچەندە ئێمە ناڕەزایی خۆمان ڕادەگەینین بەڵام بەردەوام خەڵکی ئێمە دەبنە قوربانی و
وە زیانی ماڵی زۆریشمان لێکەوتۆتەوە تاکە چارەسەر بەلای ئەوانەوە یان کشانەوەی هێزەکانی پەکەکەیە لە ناوچەکەیان یانیش چۆڵکردنی تەواوی گوندەکانی خۆیانە لەو ناوچانە تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست بێت.